ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 سپێ دەدام باش لەگەڵ دەستپێکی پرۆگرامی ڕۆژ باش ڕۆژەکەتان دەست پێ بکەن تا بە پڕوزە و پڕچالاکی بن و ڕۆژێکی پڕخۆشی و تەندروستی باش بەڕێ بکەن بۆ هیوایم کە هەمیشە لە تەندروستێکی باش و ژیانێکی ئارامدا بمێنەوە. ئێمە لە پرۆگرامی ڕۆژ باش ئەمڕۆ بە میوزیک و گۆرانی ڕۆژەکەتان بۆ خۆشتر و پڕچێشتر دەکەین وە کۆزانین کە هەمیشە میوزیک خواراکی ڕۆحمانە. بۆ ئەمانەوێ لەم بەیانیەدا بە میوزیک و گۆرانی تەوەری پرۆگرامەکەمان زیاتر ڕازاوە بکەین و ئێوەش گوێبیست و بینەرمان بن. سەرەتاش بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکەم. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت هێشتا ڤایرۆسی کۆرۆنا مەترسیە و داواش دەکات بابەندی ڕێکارە فەرمیەکان بن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تویتێکدا لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر ڕایگەیاندووە هێشتا ڤایرۆسی کۆرۆنا مەترسیە و پێویستە بە چاوکراوەیی بمێننەوە. داواش دەکات هەموو لایەک پابەندی بەستنی دەمامک و ڕێنمایی و ڕێکارە فەرمیەکان بین. مەسرور بارزانی جەختیش دەکاتەوە تەنیا بەیەکەوە دەتوانین سنوورێک بۆ توشبوانی نوێ دابنین. ئەمڕۆ دەوام لە قوتابخانەکانی عێراق دەست پێ دەکاتەوە. ئەمڕۆ دەوام لە هەموو قوتابخانەکانی عێراق دەست پێ دەکاتەوە بەپێی بڕیارەکەش 10 بۆ 12 قوتابی لە هەر پۆلێکی خوێندن ئامادە دەبن. لەلایەن خۆشیەوە حەسەن تەمیمی وەزیری تەندروستی عێراق ڕایگەیاند لەگەڵ دەستپێکردنەوەی دەوام پشکنینی کۆرۆنا بۆ هەموو قوتابی و مامۆستا و فەرمانبەران دەکرێت. دەژڵێت بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا پێویستمان بە هاوکاری خێزانەکان و پەروەردە. ترامپ هۆشداری لەبارەی کوژرانی سەربازی ئەمریکی لە عێراق دەدات. ڕۆژنامەی واشنگتن پۆست بڵاوی کردوتەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاندووە لە کاتی کوژرانی هەر سەربازێکی ئەمریکا لە عێراق دەستبەجێ وەڵامی توندیان دەبێت و بە توندی تۆڵە دەکەنەوە. ڕۆژنامەکە ئاماژەی بەوەش کردووە ئەمریکا گوشاری لە کازمی کردووە بەرەنگاربوونەوەی گروپە چەکداریەکانی شیعە فراوانتر بکات. هۆشداریەکەی ترامپیش هاوکاتە لەگەڵ کوژرانی موحسین فەخری زادە زانای ئەتۆمی ئێران. هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش 35 بار هەڵگر هاوکاری سەربازی ڕەوانەی ڕۆژئاوای کوردستان دەکات. پەیامنێری کوردستان 24 لە قامیشلۆ ڕایگەیاند هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش 35 بار هەڵگر لە هاوکاری سەربازی و لۆجستی لە دەروازەی سنووری وەلید لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە ڕەوانەی ڕۆژئاوای کوردستان کرد. بە گوێرەی زانیاریەکانیش هاوپەیمانی نێودەوڵەتی هاوکاریە سەربازیەکەی بۆ دەوروبەری حەسەکە ڕەوانە کردووە. مانگی داهاتوو بەریتانیا وەک یەکەم وڵات دەست بە بەکارهێنانی ڤاکسینی کۆرۆنا دەکات. بەرپرسانی حکوومەتی بەریتانیا ڕایانگەیاندووە لە چەند کاتژمێری داهاتوودا ئەو ڤاکسینەی لەلایەن کۆمپانیای ڤایزەر و بایۆنتیکەوە دروست کراوە بە دەستیان دەگات. ئاماژەی بەوەش کردووە حوتی مانگی داهاتوو وەک یەکەم وڵات لە جیهان دەست بە بەکارهێنانی ڤاکسینی کۆرۆنا دەکەن. تا ئێستاش بەریتانیا 90 ملیۆن پێکوتی کۆرۆنای کڕیوە. کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن ئێستش ناوەڕۆکی پرۆگرام. بێگومان سەرەتای پرۆگرامیش هەر بە میوزیک و گۆرانی و کاری هونەرمەندێک دەست پێ یەکەم کە هونەرمەند مستەفا خالید نزیکەی 30 ساڵە خزمەتی هونەری کوردی دەکات و زیاتر لە 15 ئەلبومی گۆرانی و چەندین کلیپیشی هەیە. جگە لەوەش بۆ زۆرینەی هونەرمەندانی کورد ئاواز و تێکستی گۆرانیشی داناوە. هەروەها دوای هێرشی داعش بۆ سەر ڕۆژئاوای کوردستان زۆرینەی بەرهەمەکانی ئەو هونەرمەندە لە سەرەکانی کەوتە دەست چەکدارانی ئەو ڕێکخراوە و هونەرمەند مستەفا خالید لە ئەڵمانیا ئەژی بەردەوامە لە کاری هونەری بابەیەکەوە ببینین. خاطر بخوازم برادل مثلا هاتنا به سرکانی
قال لك مراحلها درباس يعني قال لك ايش تي براسي درباس بونا داعش درباس سري كان يبو ام جرب يعني ذات مقامش توصل لك دو سالما بيشتي ازركتم تركي وازم الكردستان يجي صالك ازما وهاتنامي از مجبوري هاتم اوروبا يعني روشامي سري كاني روشا قال لك حدرز تربة خوازن كاري مني هنري اللي دا قال لك خوش بو يعني مثلا شاهية وازو حسين شاكر ام دسبيكن دركتن حفلاتها روشامة قال لك خوش بيشتي وضعي ولات خربوا يعني هاتنامي اوروبا تشي تركت يعني راسيل بدا يجي كاريم باش بو جانا المالي بروفا شيتكم استراني خولو استنيتكم غرفاخو ازولو استراني خد بيقولو استرانا بروفا شيتكم السرين جانا زر مزرعك من هي البدا ازدر ميدا جانا شخلولو غلام غلات شي قرونشتن ازوتو شقاس خوش بو شباچو قرونشتن ازوتو فلكلور بيتر تأثير بكر فلكلور كردي يعني براسي بوك حمد عارف مثلا يعني قال لك حمد عارف قوداري ذكر شنو نرمندا محمد شيخو محمود عزيز قال لك يعني من الفان هنا نرمندا قوداري بيتر يعني فلكلوري كردي تأثير المكر ومع عربي استرابة أزبيجيم يعني وضعي مشان خوش تربى بقال لك يعني وقال لك شيلات المكر انه خباله يقولون مش ما عربي ناس عربي بيصير بيتر مجالي فرتر يعني وبيتر يعني تبيتر بالشهر ما دون عازب نظام كما تجمل خدي از تكاليمات مكالم وهنر ثاني براسي طاق شاهي كبم درني وكده بروفا شيت كان مصراني خو حاضرت كان افالك كيما عبد السلام فاتو او جي انا قال لك علي كلمه كده البس واوازات وقال لك استران انه هنا ان شاء الله تشكي خوش كمان بيشكيش بكن هلبس اوازي هنرمند روني جانا حفصه خد استران شكرنا وجمر استران يعني شلك استران وجبرا مفاجات بيجي بەڵێ دەستخۆشی بۆ هونەرمەندە و بۆ هەموو هونەرمەندانی کوردستان لە هەر شوێنێکی جیهان بن. ئێستا ژەر وەک لە سەرەتاوە ئاماژەم پێ کرد کە ئێمە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان بە میوزیک و ئاوازی ڕەسەن دەڕازێنینەوە. باز لەواکەین کە بابەتێکی پێشتر کە بۆتان ئامادە کراوە ئەویژەوەیە کاروان محەممەد تەیفور کە یەکێکە لە میوزیسیانە دیارەکانی هەرێمی کوردستان پارچێک لە میوزیکی بەناوی پیاسەیەکی شار ئامادە کردووە لە چەند ڕۆژی ڕابردووشدا بڵاو بووەوە. کاروان لە شوێنە دیار و بە تایبەت کولتوری و سەرنجڕاکێشەکانی هەولێر کاری ڤیدیۆ کلیپی بۆ میوزیکەکە کردووە. وەکۆبینن لە سەر شاشەی کوردستان 24 کە ئەو ڤیدیۆ کلیپەی کاروان بڵاوی کردوتەوە لە چەندین شوێنی ڕەسەنی شاری هەولێر یاخۆت کولتوری شاری هەولێر و دیار لە ناو شاری هەولێردا میوزیکەکەش بە ناوی پیاسەی شار.
بڵێ گوێبیستی ئەو میوزیکە بەچێژ و خۆشە بووین ئێستاش ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر میوزیکەکە و لەسەر بەرهەمی هونەرمەند کاروان محەممەد لێرە میوانداری هونەرمەندمان کردەوە بە خێر هاتی کاروان بەیانیت باش ڕۆژێکی باش بە تۆش کوردستانیان و بینەرانی بەنامی ڕۆژ زۆر سپاس پیاسەیەکی ناکارشار هەموو سروشتی هەولێر و دەوروبەر و کوردستان با بڵێن پێت کردین بەوەی کە ئەو دیمەنە جوانانەمان بینی بەڵێ ئەم مۆزیکە سەرەتای دەست پێ کە بیرم لەوە کردەوەکەوە بتوانم لە دوو خولەک سروشتی کوردستان و ئەو جوانیانی کە لە شاری هەولێر هەیە نیشانی دەم بە هیوام توانی بێتم ئەو زۆر باشە ماوەی چنێکە خەریکی ئەم بەرهەمەی کەی بوو ئەم دەستە کرد بەم بەرهەمە بەڵێ خۆی بەرهەمی هوەری تا کاری دەنگی بووە کەیت و کەوێتە سەرکاری کلیپ و دەست نیشانکردنی لوکیشن ئەمانە تۆزە کاتی ئەوێ من تقریبەن ئەوە 3 مانگە بێ خەریکم زۆر باشە سەرکەوتوبی کاروان کاتێک بەرهەمێک یاخود میوزیکێک پارچە میوزیک ئامادەکەیت یاخود بۆی کە بێتە ئاراوە چەندێک ماندووبوونی یاخود لە چیەوە سەرچاوە ئەگرێت بیرۆکەکەت لە چیەوە بوو بۆی کە بڕیاری دابەناوی پیاسەیەکی شارەوە بێت و لە شوێنە جیاجیەکانی هەولێر بێت بەڵێ بێگومان هیچ شتێک بێ ماندوو من بەرهەم نایەت بەڕاستی لەم بەرهەمەیە هەم بەسەرهاتی خۆش و بەسەرهاتی ناخۆشیش هەبووە بەڵام لە ئەنجامدا کە ئەگە بەرهەمەکە جوان بێ و خەڵک بەدڵی بێ ینی ئەو ماندووبوونە لەبیرەچێتەوە کاتە خۆشەکانم لەم بەرهەمەدا ئەوە بووکەوە لەگەڵ هاوڕێیان و توانیمان بە شێوەیەکی سەرکەوتو هەچەنە گرفتی زۆر هاتە سەرڕم بەڵام ساتە ناخۆشەکان بەلای منەوە ئەوە بووکەوە بەڕێز دکتۆر فرسەت بەهۆی نەخۆشی نەگرسی کۆڕۆنا کۆچی دوایی کردکە و یەکێک بوو لە پاڵ پشتێ سەرێکیەکانم لەم بەرهەمە ینی بەداخەوە چاوەڕی ئەوە بوومکەوە بەرهەمەکە تاو بێ بیبمەوە ببینە ڕێنەدا ئەوە بوو ینی بەڕێ کاکاروان ئەوەی بزانم کە بەرهەمەکەی ئێوە زۆر فراوان بووە وا بڕیار بۆ چەندین کەس بەشداری تیاکە و کەسانی بیانیشتان لەگەڵا بوو ئەوە هۆکاری چی بوو بەو شێوەیە بەرهەمەکەتان پێشکەش نەکرد و دوجار بەم جۆرە بڵاوتان کردەوە بەڕاستی هەموو کارێک پێش وەختێبی کە بێ پلانێکی باشی بۆدایە منش پێش ئەم پلانێکی ترم بەدەستەوە بوو کە بیکەم ئەویش بەشداربوونی ئەو خەڵکە بیانانی کە لە شاری هەولێر هەیە بە نەتەوە جیاوازەکانە وەکو بیانیەکان و عەرەب و سەرجەم نەتەوەکان کوردی خۆمان و بەڵام هاتە سەر ئەوەی کەەوە جێبەجێکەین بە بۆنەی نەخۆشی کۆڕۆناەوە بەشێک لەو بیانیانە گەڕانەوە وڵاتی خۆیان تر ئەوە یەکێک بوو لە هۆکارەکان کە نەمتوانی ئەو بڕگەیە پێشکەشکەم بۆ نمونە هەنێ شوێن کاری ڤیدیۆی لێ بکەی یانی پێویستی بە موافقەیە لە ڕووی ئەمنی و ئەوانش تۆزێک کاتی زۆر لێم بەڕاست ڕاستە دواتر گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە هەم لەسەر میوزیکە کەشەکەین بەڵام ئێستا با میوزیک بدوێت و گوێمان لە پارچە میوزیکێک بێت پێم باشە شتێکی مامۆستا مەدەری خاڵقی پێشکەشکەین بۆ بەیانیان پێم وابێ زۆر بە چێژە بێگومان دەست خۆش
دەستە خۆش بێ زۆر خۆش بوو زۆر سپاس کا کاروان پێم وا بێت ئەم بەرهەمەی تۆ کە خۆشێسە باس کرد کە بڕیار بوو زۆر فراوانتر بێ و کەسانی تر بێ و کللتوری گەلانی دیکەشی تێکەڵکەیت دوجار بەم جۆرە بڵاوت کردەوە دەستت خۆش بێ زۆر بەچێش بوو بەڵام لە بەرنامەتانانیە کە دواتر کارێکی لەو شێوەیە هەر درێژە پێ بزن و ئەوەی کە خۆت بەنیاز بووی بیکەیت بێگومان ینی تۆ بێ لە هوەرا بێ کارێک بکەوە درێژخایەن ینی بۆ مێژوو بێنێتەوە ئەم کارش بەڕاستی ئەگەر بۆ شێوەیە بڕۆشتە بەڕاستی شتێکی زۆر زۆر جوان دەرەسوو ئێستاش هەر کارێکی جوان و بەڵام بێگومان کارێکی جوانە و دەستەکانی خۆش بێ هوەر بۆ مرۆڤ ینی ڕاستە شاری هەولێریش بەلای منەوە شاری دایکە ینی شارێکە بۆ کۆبوونەوەی هەموو نەتەوە جیاوازەکان بۆیە منیش پێم خۆش بوو بۆ شێوەکەم بەڵام ئینشەڵا لە پلانی داهاتوو ئەو کارە جێبەجێکە ئینشەڵا وەکو باست کرد هەرچەندە دکتۆر فرسەت سۆفی ڕۆحی شاد بێت کە هاوکارێک وە پاڵپشتێکی هەموو لایەنەکان بووە حاشا هەڵ نەگرە هەمومان ئەزانین بەڵام و خۆشت وتت کە زۆر هاوکاری بەڕێستان بووە بۆ ئەو میوزیکت پێشکەش بە ڕۆحی ئەو نەکرد دەمتوانی ئەوە بکەم بەڵام موزیکەکەی من موزیکێکی شادیە پێم باش نەبوو کە ئەو ناوی لێ بنێن بەڵام وەکو سۆشیال میدیا و لە زۆر شوێن کە ئاماژەم پێ کردووە کە ئەو یەکێک بووە لە پاڵپشتیە سەرەکیەکانی من لە داهاتوودا بەنیاز نیت هیچ بەرهەمێکی وا پێشکەش بە ڕۆحی ئەو بکەیت بەڕاستی ئەگەر ئەوەش بکەم لەوانەیە نەتوانم ئەو بۆشایی هوەریە پڕکەمەوە ئەگەر بتوانم ئەنجامێدو ئینشاءڵڵا کا کاروان بۆچی ڤایۆلێنت هەڵبژاردەوە چۆن بۆ ینی خۆت لەو ئامێرەیە قاڵ بوویتە تۆ یاخود هیچ ئامێرێکی ترەزانی بێجگەلەوە خۆی ئامێری ڤیۆلین لەگەڵ ئامێرەکانی ترە ئەوەی جیاوازە بۆ نمونە ئامێرەکانی تر تۆنە دەنگیەکانی دیارە ینی کە ئەمە دوێ ئەمە ڕێە بەڵام ئامێری ڤیۆلین دەبێ بەگوێ شتەکان بدۆزیتەوە بەگوێ دەنگەکان بدۆزیتەوە ئەمەش لە ڕووی گوێ و لە ڕووی هەنێت شتەوە بەهێزترە بی لە ئامێرەکانی تر ئامێری ئەو دەتوانم بژێرم ئامێری پیانۆ تر هەمووی هەرێکی شتێکی لێ ئەزانم بەڵام ئەمە اختصاص سەرمی لەگەڵ ئامێری ڤیۆلا ڤیۆلا تۆزە لەم ئامێرە گەورەترە لە ڤیۆلین پێشتر 3 ساڵ بۆ ماوەی 3 ساڵ مامۆستای پەیمانگەی هونەرە جوانەکان بووم ئامێری ڤیۆلین و ڤیۆلام ئەوتەوە تر هەڵبژاردننی ئامێرەکەشم بۆ ئەوە گەڕێتەوە کەوا ئەو کاتی کە من چوومە پەیمانگا تەنها 4 ئامێر هەبوو کە بتوانی هەڵیان بژێت یەک لەوانە ڤیۆلین بوو پیانۆ بوو فلوت بوو عود بوو بۆیە منش ئامێری ڤیۆلینم پێ باشتر بوو چونکە ئەتوانی هەر لەو بۆشاییە هوەریەکە لە شاری کەرکووکە بوو کەمە خۆم خەڵکیە هەستم کرد ئەو ئامێرە کەمترە بۆیە پێم خۆش بوو ئەو ئامێرە هەڵبژێر زۆر باشە کا کاروان بەو پێوی کە میوزیسیانان زۆرتر سەرقاڵن بە میوزیکەوە یاخۆت ڕۆحیان ناوێتێ میوزیک بووە جا پێت خۆشە بە میوزیک زیاتر هەستەکانت دەربڕی یاخۆت لە ڕێگەیەکی ترەوە بێگومان موزیک وەکو وێنە وایە چۆن موزیکێک پێش ئەوەی دروستی بکەیت تۆ وێنەکەت لە پێش چاوە ینی ڕاستە ئەو پێشتر کە بەرجەستە بووە لە ناختە هەنی بۆیە دایمە ئەو کە شتێ هەمانە زۆر جار بە موزیک دەریە بڕین کەواتە ئێستا دەربڕینێکی خۆتمان بۆ بکە بۆ بەیانیان بە میوزیکێک سەرچە چات خۆش بێ فەرموو
دەستت خۆش بێ کاکاروان میوزیک خۆی هەموو کات خۆشە بەس بۆ بەیانیان زیاترەوە نەخۆشە و خەڵکەوە چێژی لێ بینێ تۆ بەیانیان پێشەوەی دەست بکەیت بە هەموو شتێک ینی واعیدان هیچ شتێک نییە کەەوە سەرەتای دەستپێکی ژیان هەموو کەس کە لە خەو هەڵەستێ پێشەوەی چاو بکاتەوە موزیک شتێکی خۆشە بۆیە پێم باش ینی موزیک پێش هەموو شتێک کە بەیانیان هەڵاست یعنی بووە ڕۆژێک گوێت لە میوزیک نەبێ یاخود هەموو بەیانی گوێ لە میوزیکە گریت خۆت بەیانیان ئێستا خەڵکەمی وافێر ینی درەنگ هەڵەسن لەخۆ ڕاستە لەم بەیانیەوەنە بە شپرزەیە هاتم خۆم خەری خۆگۆڕین خێزانم خەریک سیارە گەرم کردن و کارەکانی بەیانێکی جیاوازمان بۆ دروستکردن تر بەیانیان ئەگەر بتوانی زوو هەستیت یان گوێ لە مۆسیقایەکی خۆش بگری ئەوە لە ڕووی دەرونیەوە زۆر سوودی هەیە بەڕای چەند میوزیکت پێشکەشی بە خێزانەکە کردووە با تۆزێک پرسیاری تایبەتی شت لێ بکەم وەڵام هەمیشە لە ماڵەوە ئەوواکەم ینی تەمرینەکەم کچێکم هەیە بۆ 2 ساڵە بە بەردەوام بە دەورف ماسوڕێتەوە کەواتە ئەوانی مێشکێویشت ئاوێتە کردووە لەگەڵ میوزیکە بێگومان چه میوزیکێکی تایبەت پێشکەش کردوون بۆی لێرەوە پێشکەشیان کەیتەوە یا خۆت ئێمەش گوێ بیستی بین ئیسە لەوانەیە لە خەیاڵم نەبێ بەڵام شتێکی زۆر وا تایبەت نیە لەوانەیە شتێک هەبوو بێ پێشتر بەڵام ئیسە لە خەیاڵم نییە موزیک خۆی هەمووی بزەبێت هەمویان هەر تایبەتن باشەکەواتە باەسە گوێمان لەو بەرهەمە بێکە چەند ڕۆژێکە بڵاو کردێتەوە بەرهەمە نوێیەکە لەوانەیە بتوانین بەشێکی بژێنچکانێکی پێویستی بەوەیە بە ئەوەیە کە ئامریکی تر لەگەڵ تا بێت ڕاستە ئەو بەشەی کە خۆت ئەتوانی بە ڤایۆلێنەکە و پیاسێکی شاریشمان پێ بکار لە ڕێگەی میوزیکەکەتەوە دەست و پەنجەت خۆش بێ و هەرگیز ماندوو نەبی کاکاروان زۆر سپاس بۆ بەرهەمەش کە پێشکەشت کردین دووبارە سپاس بۆ دەرفەتێک کە بە ڕۆژ باشت بەخشی میوزیکەکەت لێرەوە زۆر سپاس بۆ ئێوە بۆ گرنگیدانە سپاس بۆ کورسان سوار زۆر سپاس بۆ بەڕێستان دووبارە بەخێر هاتن بڵێ ئێستاش بەبەیەکەوە ڕەوشی گۆڕانکاریەکانی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین
هەر تایبەت بە کەشوهەوا کە وەکو زانین گۆڕانکارێکی زۆر بەسەر کەشوهەوادا هاتووە و سەرماش دەستی پێ کردووە بۆیە کەژناسی عێراقیش ڕایگەیاندووە کە شەپۆلێکی سەرمای زۆر بەهێز ڕوو دەکاتە ناوچەکە کە پێدەچێت لە 100 ساڵی ڕابردوودا بەو شێوەیە سەرما یاخود بەو شێوە ساردە زستان نەبوو بێت لە ئەو ناوچانە و هەروەها کەژناسی هەرێمی کوردستانیش باس لەوە دەکات کە ئەمڕۆ پێشبینی دەکرێت تا ئێوارە بارانبارین بەردەوام بێت و لە ناوچە شەخاویەکانیش بەفر ببارێت. وردە کەوتونەتە ناو کەشێکی زۆر ساردەوە لەگەڵەوەشدا هەندێک خواردن هەن کە تایبەتن بە وەرزی سەرما و بە تایبەت لە بارانباریندا و لە زۆرێک لە ناوچەکانیش بە تایبەت خانمان دەست دەکەن بە ئامادەکردنی ئەو خواردنانە بە تایبەت کولێرەی گەرم زۆر خۆشە بۆ بەیانیان کە وەکو ئامادەکاریەکە بۆ وەرزی زستان و خانمانی پارێزگای قەرسی باکووری کوردستان چەند ڕۆژێک کابینین لە قەرس پلەکانی گەرما زۆر دابەزیوە لە 3 بۆ 6 تێنەپەڕیوە هەر بۆیە 2-3 هەفتە جارێک ئەو خانمانە کۆ دەبنەوە بە هەرەوەزی کولێرە دروست دەکەن هەموو ئەو کولێرە و بەرهەمانەی کە دروستیشیەکەن خۆماڵین لە کێڵگەکانی خۆیانەوە بەرهەمیان هێناوە گەرمەکەی و دواتر هاڕیویانە و کردویانە بە ئارد و ئەم ساڵیش بەوەی کۆرۆنا بەراورد بە ساڵی ڕابردوو ئافرەتان کەمتر کۆ دەبنەوە پێشتر زۆر زیاتر کۆبوونەوە کولێرەیان دروستە کرد بەڵام ئێستا کەمترە بابەیەکەوە بیبینیم زین ئەو خانمانە چۆن کولێرەی گەرمەکەن بۆ بەیانیان. خانمانی گوند و دێهاتەکانی سەر بە قەزای ئارپاچە لە پارێزگای قەرسی باکووری کوردستان ئامادەکاری بۆ وەرزی زستان و سەرما دەکەن و هەردوو هەفتە بۆ 3 هەفتە جارێک کۆ دەبنەوە و بە هەرەوەزی کولێرە لە ئاردی ئەو گەنمەی خۆیان درێنەیان کردووە دروست دەکەن بە شێوەیەک هەر خانمە کارێک دەکات و یەکێک هەویرەکە پان دەکاتەوە و یەکێک تەنورەکە ئامادە دەکات. چل ساڵن هەر ساڵ ji bo werzê zistanê em kolerayê dروست dikin ji ber ku zistana li vê derê gelekî zehmet e û dirêj jî dike em lê gel cîranê xwe bi hev re û bi girûp kolerayê dروست dikin ev ardê em bi kar tênin jî xomaliye û berhemê me ye. هەرچەندە ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکارەکانی خۆپارێزی لەو پەتایە بەراورد بە ساڵی ڕابردوو ئافرەتانی گوندنشین لە باکووری کوردستان کەمتر کاری هەرەوەزیان ئەنجامدا. بەڵام لەگەڵ ئەوەش نەریتێکی ساڵانەیان لەبیر نەکردووە و وەک هەر زستانێکی دیکە کولێرەیان ئامادە کردووە. Kışın oldu mu ekmeklerimizi kendimiz pişiriyoruz. Çend jinin gundê me bi hev re kom dibin û karekî bi komî pêk tînin. Karê wa çiqas zehmet jî be lê eger bi komî be û bi hev re bin hesan dibe. Di vê salê jî weke salên beriya niha kulêre bo werzê zivistanê em dروست dikin. خانمانی گوندنشین لە باکووری کوردستان هاوشێوەی پیاوان کاری درێنەکردنی گەنم و جۆ دەکەن بەڵام کاری ئەوان دوای درێنەکردنی گەنمەکان کۆتایی نایەت بەڵکو دواتر گەنمەکە دەکەن بە ئارد و پاشان کولێرە و کولیچە و کێکی لێ دروست دەکەن بۆ ئەوەی لە کەش و هەوای ساردی زستان لە کاتی ژەمەکان و شەوچەرەکاندا سوودی لێ وەربگرن. جا ئەو کولێرەیە چونکە هیچ موادێکی پارێزیایی یاخود موادی حافزەی پێڵەنتیایدانیە توانین چەند ڕۆژ هەڵی بگرین لە ناو سەلاجەدا و دوای دەربێنین گەرمیکەین هەر وەک ئەو کاتەیە کە ئەو خانمانە دروستیەکەن و کولێرەش چەند جۆرێکی هەیە چەندە ئەو خانمانە کولێرەیەکی سادەیان دروست کردووە بەس ئەتوانرێ ڕۆنی یاخود کونجی بەسەردا بکرێت و چێژی تایبەتیشی هەیە جاگەر بێت و بە گەنمی خۆماڵی و ئاردەکە خۆیان دروستیان کردبێ و هەمیشە خانمان دەست ڕەنگینن دەست و پەنجیان خۆش بێ و بەردەوام بن لە خواردنی خۆشدا. هاوڵاتیان هەمیشە لە وەرزی زستان بە تایبەت ئەو کاتەی سەرما دەست پێەکە زیاترە و بەرهەمانە خۆن کە وشکراون و تام و چێژی تایبەتیان هەیە. یەکێک لەو بەرهەمانەی بۆ وەرزی سەرما و سۆڵا سەرما و سۆڵە وشک دەکرێتەوە هەنجیرە کە هەنجیر بەهۆی ڕێشاڵەکانی و ڤیتامینەکانی ناوی چەندین سوودی تەندروستی هەیە ئێمە ژمارەیەک لەو سوودانەتان بۆ دەخینە ڕوو. هەنجیری وشکراوی پارێزگاری لە چڕی ئێسکەکان دەکات.
جگەلەوە بەهۆی بوونی ڤایتامین سیەوە بەرگری لەش بەهێز دەکات و ڕێژەی شەکر لە خوێندا ڕێک دەخات و هەروەها مرۆڤ لە نەخۆشیەکانی دڵ دەپارێزێت و ڕێگری لە گیرانی خوێنبەرەکان دەکات. جگەلەوە خواردنی هەنجیری و شکراو دەبێتە هۆی کەمبوونەوەی فشاری خوێن. و جگەلەوەش هەستی تێربوون زیاد دەکات و کێشی لەشیش دادەبەزێنێت. پارێزگاری لە پێست دەکات و چرچولۆکی دەموچاو ناهێڵێت. کۆزانین کوردستان بەروبوومی هەنجیر و هەنار و ئەو میوانە زۆر دەوڵەمەندە بۆیە لە وەرزەکانی دیکەشدا بەتابەت لە وەرزی زستاندا ئێستا ئەو ڕێژە زۆری پێشتر هەنجیری نەوچە شاخاویەکان کۆکرابۆتەوە و شکراوە توانین لەم کاتەدا بەکاری بێنین و لە زووشەوە بۆ شەوچەرە دانراوە هەنجیر وەکو خۆراکێکی بەردەوام و باسی سوودەکانیشیمان کرد. جگە لەمانە لەم خۆراک و بابەتانی کە باسمان کرد بابەتێکی دیکەمان هەیە کە بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکان لە چەند ساڵی ڕابردوو پیشەی کاری دەستی لە ئیدلیب لە سووریا بەراو لە ناوچوون دەچێت. هەروەها ژمارەی کارگەکانی تایبەت بە کاری دەستی لەو شارە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و جگەلەوەش لەلایەن خۆشیانەوە خاوەن کارگەکانی کاری دەستی ڕێگری لە ناوچوونی ئەو پیشەیە دەکەن بە هەمان شێوەی پیشەکانی دیکەی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەی کوردستانیش با بەیەکەوە ببینیم زین ئەو پیشەیە چیەکە لە ئیدلیب بەرەو لە ناوچوون دەچێت. وائل ئەسود خودیە کارگەها چێکردنا کارên destî li bajarokê Ermnaziyê ser bi parêzgeha Idlibê ve. Eswed Efserê 26 salana gotkarên çêkirina destî de kar dike. Mîna kelûpelên ji axê û xweliyê bi dîzaynên cuda çê dike. Herwiha dibêje ji ber rewşa xerab û girtina riyan, firotina kelûpel û berhemên goçê dike gelekî kêm bûye. Lê tevîveyekê jî ew dikarê xwe de berdewam e. هي هالهجمه العسكريه يوقف الطرقات كلها. پشتی اپراسیونا سربازیا حکومت یا ویداویه لسر ما تواهی آریان هاتنه گرتن. فروتن و کرینجی هات راوستاندن. به دسپیک دا 12 کارکرین مهبون لنها تنه یک مایه. هن روزان جی ام بیک جاری کار ناکن. افیشش بری 3000 سالان و لامناز هیا. دسردم رومانیان دا گلک جاران بازار اوید هاتش کاندن. لدیساند گشت بو. وتانها ام دکار دا بردوام من. لحد هلا الحمد لله رب العالمين مستمرين فيها. بری دەستپێکردنا شەڕ لە ناوچەیە هێژمارە کارکەران دە کارگەهێدا گەلک بوون لێن هاتەنە یەک کەس دگەل خودیە وێ کارگەهێدا کار دکەن. وشوف عينك يعني هالمكانات هي كلها وافي وقت بچاوی خوا دبینی تباهی آلاون هاتنه راوستاندن جبرکو هموری هاتنه گرتن برینها 12 کارکرد کارگه دا کار دکرن لینها خودی کارگه بخوا کار دکه او جیجبونان مالبتا خواب دست بخه جار جاران جی دکار دا دشکه ويا الله اذا ما يطلع مكسور كمان يعني. باژارۆکê Ermnaz li Rojavayê Idlibê bikarên çêkirina destî mîna caman û çêkirina kelûpelên navmalê bi axa wê ya paqij tênas kirin. Berî şerê Sûriyê ji sala 2010 ve xwediyên wan kargehan karî bûn. Karên xwe hinardeyê welatê derve bikin. Lê piştî şer û krîza wî welatî. Lênha nematkarin û berhemên wan jî gelekî kêm bûne ji ber nebûna kereste û alavên gopêçê dikin. ئەگەر بڵێن ئەم پیشێ لەگەڵ سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە بەردەوامە و ئێستاژە بینین کە لە چەندین ناوچەی دیکەی کوردستان هێشتا هەرماوەتەوە و کەسانێک هەن کە پیشەوەریەکان لەو جۆرە دروستکردنی مەرکان و گۆزە و یاخود تەنورە هەیە بەردەوامن و لە ئێستش لە کەرکووک زۆر لە پیشەوەران تەنور دروست دەکەن یاخود مەرکانی قوڕ و گەڵ لەو شێوەیە دروستیەکەن. ئەو پیشانە هەمیشە بمێنەوە جوانیەکەدا بۆ ناوچەیە یاخود شێوازە کللتوریەکان و مانەوەیان بۆ خۆی سنبولێکی ئەو ناوچانەیە. ئێستا بابەیەکەوە بزانین بەهای دراوە بیانەکان چۆنە و نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان چۆنە. کە 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 125,500 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 146,750 دیناری عێراقیە و 100 پاوەندی بەریتانی 166,250
دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 15650 دیناری عێراقیە و 100,000 تومانی ئێرانی 4800 دیناری عێراقیە. جگە لەوانە مسقالێک زێڕی ئایار 24 360,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 317,000 دیناری عێراقیە. مسقالێک زێڕی ئایار 18 269,000 دیناری عێراقیە. لە وڵاتی چین ڕێستۆرانتێکی سەیر و جیاواز لە شەقامی مالاتانگی ئەو وڵاتە لەسەر شێواز و دیزایانی گەرماوێکی گشتی دروستکراوە. هەموو کەلوپەلەکانی گەرما و بە دیوارەکانەوە هەڵواسراوە و لە ناوەڕاستیشدا مێز و کورسی و خواردن بۆ خەڵک دانراوە. دیزایانی سەیر و جیاوازی ئەم خواردنگەیە بووەتە هۆیەوەی کە هاوڵاتیانی چین زۆر بەلایەنەوە سەرنجڕاکێش بێت و بۆ ئەم ڕێستۆرانتە بچن و سەردانی بکەن. لە شەقامی بەناوبانگی مالاتانگی چین ڕێستۆرانتێکی بچووک و جیاواز لەسەر شێوازی گەرماوی گشتی دروستکراوە. ئەم جیاوازیەش بووەتە هۆی سەرنجڕاکێشانی خەڵکێکی زۆر لە چین بە جۆرێکە ڕۆژانە کورسی و مێزەکان لەناو ئەم ڕێستۆرانتە جمەیان دێت لە کڕیار. دیزاینا vê restauranê gelek e balkêş û cuda ye. Baweriya min gelek ciwan e. Bi sedema cudahiya dîzayna vê restauranê xelkekê zor rojane tên seredana dikin. Hemî cûre xwarinên bi tam jî têdan e. ناوەوەی ڕێستۆرانتەکە لەسەر شێوازی گەرماوی گشتی دروستکراوە. هەموو کەلوپەلەکانی تایبەت بە گەرماوی تێدایە وەکو شامپو و سابوون تەنانەت دووشیشی تێدا هەڵواسراوە. تەنیا لە جیاتی خۆشۆردن خەڵکەکە بە خواردنەوە سەرقاڵ دەبن. ئەو کەسانی سەردانی خواردنگەکە ئێمە دەکەن هەم چێژ لە دیمەنە جیاوازەکانی ناو خواردنگەکە وەردەگرن هەمیش لە تام و بۆنی خواردنەکان چونکە ئێرە جیاواز. هەرچەندە دیزایانی جیاوازی ڕێستۆرانتەکە بووەتە هۆی ڕاکێشانی سەرنجی خەڵک بۆ ئەم ڕێستۆرانتە بەڵام تام و چێژی خواردنەکان هێندەی دیکە بووەتە هۆی ڕاکێشانی سەرنجی خەڵکی. هەموو جۆرە خواردنێکی تایبەتی چینیەکان پێشکەشی میوانەکان دەکرێت لەم ڕێستۆرانتە جیاوازەدا. دەنا فەریقی کوردستان 24. هەمیشە بۆ پێشکەشکردنی خواردن یاخود ئەو بەرهەمەی کە دادەنرێت ئەیانوێت سەرنجی گەشتیاران و هاوڵاتیان و سەردانیکاران بۆ خۆیان ڕابکێشن شێفەکان یاخود خاوەن چێشخانەکان هەوڵیان داوە کە بابەتی سەرنج ڕاکێش یاخود شوێنی جیاواز بدۆزنەوە هەروەک چۆن جوانی سروشتی دار و درەختەکانی دارستانی لۆکسمبۆرگ و سروشتە دڵڕفێنەکەی دارسنەوبەرەکانی جگەلەوەی بە هەڵمژینی دوانۆکسیدی کاربۆن و پێدانی ئۆکسسیجین بە ژینگە پاک ڕدەگرێت لەلایەن چێشلێنەرێکی ئەو ناوچێش کە چێژلێنەرێکی بەلجیکیە گەڵاکانی بۆ ڕازانەوەی خواردن و خواردنەوەکان بەکاردێنێت و سوودیشی لێوەردەگرێت بزین ئەم شێفە چۆن خواردنەکان پێشکەش دەکات. ڕێنە ماتیۆ بە وردی و پشوو درێژی دەگەڕێت. بە دوای جوانترین و تازەترین گەڵا لە دار سنەوبەر و گەڵای درەخت و دارەکانی دیکە. چڵ بە چڵ هەڵیان دەبژێرێت بۆ ڕازاندنەوەی قاپی خواردنی کڕیارەکانی. ئەو خواردنانەی لەم چێشتخانێ پێشکەش دەکرێن تەواو جیاوازن چونکە لە دڵی سروشتەوە هاتوونەتە دەر. بۆیە هەمیشە کڕیارەکان بۆ چەندین جار سەردانی دەکەنەوە. من خۆشحاڵم کە دەتوانم بڵێم 180 ئەو بەرهەمانەی کە بەکاریان دەهێنم لە ناو خواردنەکانم تەواو ئۆرگانیکن و سروشتین و هەوڵ دەدەم ئەو لە 20 کە دروست کراون لە دڵی سروشت جێگرەوەی بۆ پەیدا بکەم و بەم گژوگیا و گەڵانەی کە بەکاری دێنم تامێکی تەواو سروشتی و چێژێکی تایبەت بە خواردنەکانم دەدەن. مینیۆی خواردنەکانی ئەم ڕێستۆرانتە جیاوازترە لە ڕێستۆرانتەکانی دیکە. بەوەی کە جگە لەوەی ژەمە خواردنەکە هەڵدەبژێریت ئەو جۆرە گژوگیا و گەڵایەش دەستنیشان دەکەیت کە خواردنەکەتی پێبڕازێنرێتەوە کە دەبنە هۆی بەخشینی تام و چێژێکی جیاواز لە خواردنەکە. سروش پڕە لە جوانی دەتوانین داهێنان بکەین و لە شێوەی پێشکەشکردنی خواردنەکان هەموو ڕۆژێک بە نوێگەری و کڕیارانت شۆک بکەیت و هەروەها تامەزرۆ بن بۆ ئەوەی جارەژی دیکە سەردانت بکەنەوە و بێنە ڕێستۆرانتەکەت.
ڕۆتینی دووبارەبوونەوەی خواردنەکان بۆ هەر مرۆڤێک بێزاربوون دێنێتە ئاراوە. بۆ دوورکەوتنەوە لەو ڕۆتینە سروشت یارمەتی دەرێکی باش بووە کە بە بەخشینەکانی تام و چێژە جیاوازەکان بۆ سەردانیکەرانی ئەم ڕێستورانتە دروست بکات و ڕەنای چێشتێنەریش سروشت بانگهێشتی سەرقاپی خواردنەکان دەکات. بێگومان ئەم چێشخانەیە بۆ ئەو کەسانە زۆر پێویستە یاخۆ زۆر چێژبەخشە کە ئارزووی خواردنی ڕووەک دەکەن بە تەنها یاخۆت پێیان وترێت ڕووەک خۆرەکان. بەڵام لە بیریشی نەکەین ئەو کەسانی کە ڕووەک خۆرن بەپێی هەندێک لە کۆڵینەوە دەرکەوتووە ئەگەری شکانی ئێسکەکانیان زیاترە کە پسپۆران و پزیشکانی زانکۆی ئۆکسفۆرد ڕایانگەیاند و بڵاویان کردوتەوە کەسانی کە تەنیا ڕووەک خۆرن ئەگەری شکانی ئێسکەکانیان بەراورد بە کەسانی دیکە زیاترە. بە شێوەیەک ئەو کەسانەی لە سیستمی خۆراکیدا تەنیا پشت بە خواردنی ڕووەکەکان دەبەستن ئەگەری شکانی ئێسکەکانیان بە ڕێژەی لە 43 و ئەو کەسانەی گۆشت بە تایبەت گۆشتی ئاژەڵ دەخۆن ئەگەری شکانی ئێسکەکانیان بە ڕێژەی لە 53. هەروەهاڵێن ئەو کەسانی بەرهەمەکانی ئاژەڵ ناخۆن ئەگەری شکانی ئێسکی ڕانیان لە 125. بۆیە پێویستە گرنگی بەو خۆراکانە بدرێت کە سەرچاوی کالیسیۆم و دەبنە هۆی زیادبوونی چڕی ئێسکەکانیان. واتە جەخت لەوە ناکەنەوە کە ئەبێت گۆشت بخۆن، بەڵام لەبری ئەوە توانن زیاتر ئەو خۆراکانە بخۆن کە ڕێژەی کالیسیۆمیان زۆرە بۆی خاوەنی ئێسکێکی بەهێز بن و دوور بن لە مەترسی و شکاندنی. وەکو زانیمان کە زۆر کەس هەیە دوورە لە خواردنی گۆشت و هەروەها خواردنی گۆشتی ئاژەڵ و هەموو بەرهەمەکانیشی ئەو کەسانە بێگومان کەسانێکی ژینگە دۆست و ئاژەڵ دۆستیشن بۆیە هەرگیز ڕێگە بەخۆیان نادن و زیاتر سوود لە ڕووەک و سروشت دەبینن. بابەتێکی دیکەمان هەیە کە پەنابەرێکی ڕۆژئاوای کوردستان ماوەی 7 ساڵە دەستی کردووە بە کاری قاوە دروستکردن لە هەولێر. ئەو باسی هۆکارەکانی سەرکەوتن لە کارەکەی دەکات و ئەڵێت دوای هەرکەوتنێک دەبێت ڕێگا ناخۆشەکان بە بیری ببڕی بۆ ئەوەی بە سەرکەوتن بگەیت. ئەم قاوەفرۆشە سەرەتای کارەکەی لە دوکانێکی بچووکەوە بووە، ئێستا چەندین شوێنی تایبەتی بە قاوە لە هەولێر هەیە و هەلی کاریشی بۆ 25 گەنج ڕەخساندووە. با ببینین هەم کارەکەی هەم قاوەکەی چۆن لێدەنێت و ئامادەی دەکات. بەرەبەیانیەوە بۆ قاوەڵتی بەم جۆرە و لە سەرخۆڵێکی تایبەت کە پێشتر ئامادەی کردووە سەرقاڵی دروستکردنی قاوەیە. عەبد ماوەی 7 ساڵە شارەزایی هەیە لە بواری دروستکردنی قاوە. دروستکردنی قاوەش وەکو باسی دەکا کارێکی زۆر قورس نییە، تەنها چەند تەکنیکێک و ڕێگای خۆی هەیە ئەوەی قاوەیەکی باش بە کەفوکڵێکی باشەوە دروستکەی. عەبد باسی زۆرەکانی قاوە و گرنگی قاوە دەکات بە تایبەتی لە کاتی بەیانیان. أنا مثلا شايفي مطعمي نفس خورني شيء دكه يقدر تكب خوش ويقدر كب خوش نا أنا ليرة كامل أنا شاكر دم هي مشتري بكاك عبد والله تشيك جوان درنا كبه دست كامل دست أو هي تقريبا بازج هي زيادة ترى إن حر بلدك يبينا هي حرك بلدك طامي بيه هي بس أنا كدولة عربية كامل ده برازيلي كارتينه زيادة برازيلي إنه أرزان ترى سعره وجوداي باش قاوة بياني بخو بيشينان زور باشه زور طاقت الديكي جبو دل باشه يعني دهيلي يك مرتاح به مش صاف دكه یەک بەیەکی قاوەکان نیشان دەدات. قاوە لە سەرەتا بەم جۆرە و ڕەنگی کەسکە پێویستە بە ئاگەر ببرژێ. وەکو عەبد باسی دەکا ئەگە بە ئارامی بۆ ماوەی 15 خولەک بیبرژێنی دەبێتە قاوەی خەلیجی کە تامەکەی شیرینە. ئەگەر زیاتر ببرژێ کە مێتاڵ دەبێت و پێی دەڵێن قاوەی تورکی. بەڵام قورسترین جۆری قاوە قاوەی عەرەبیە کە بێگزاری دانەکانی قاوە دەسووتێ و بەم جۆرەیە و زۆرەیش تاڵە. دوای برژاندن لە ڕێگای ئامێرێکی تایبەت دەیهاڕن و بەکاردێ بۆ خواردن. عەبد دەڵێ کارەکەی زۆر خۆش دەوێت. دەبێ هەر تاکێکیش پشت بەخۆی ببەستێ و مەرجە بەردەوام بێ بۆ سەرکەوتنی.
مثلا ji bo dukan ew ji bo yek îşê xwe bike kare zor tişta bike yek bes tefkîrê wana pişkî mehdûd yani dixwazin bikin wek bijî mesela em dikanê gişke bû min gewre kirin min deh firع vekirin yani her kes kare tişkî bikin ne nu hikûmet kamil nu wezîfe ji war bîn lazim ew bixwe wezîfakê ji xwe çê bikin bo xwe çê bikin nu çend xerîb li vir hene yani kem dinya kamil li vir e Bangladeş li vir e Hindî li vir e dinya giştek li vir e علاقê hikûmetê jê tinin ew mefrûd îş bikin عبد تەمەنی 42 ساڵە و خەڵکی ڕۆژاوای کوردستانە 10 ساڵ پێش لە وڵاتی لوبنان لە کەرتی بازرگانی تووشی شکست دەبێت و دێتە باشووری کوردستان وەکو باسی دەکات سەرەتای کارەکەی لە سوچێکی بچووکی ناو بازار بووە پاشان هێدی بەردەوام بووە ساڵی یەکەم هیچ خێرێکی نەبووە بەڵام دوای بەردەوامبوون و پێداگری لە سەرکارەکەی لە ماوەی 7 ساڵ توانیوێتی جالەوەی خۆی سەرکەوتن بەدەست بنێ و چەند دوکانی تریش لە ناو هەولێر بکاتەوە 25 کەسی شاوکاری دەکەن و هەلیکاری بۆ ڕەخساندن هێرو مەولودی کوردستان 24 هەولێر ئەم قاوە فرۆشەش نمونەیەکە بۆی کە بزانین هەمیشە هەوڵدان و کۆڵنەدان کلیلی هەموو سەرکەوتنێکە بەو هیوایم کە هەمیشە لە هەموو کارەکانتانە سەرکەوتوو بن هەکبەی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژباش پڕبوو لە بابەت و زانیاری جوان و بەچێش هەر لە خۆراکەوە لە بابەتە تەندروستیەکان و لە هەواڵە ناوخۆی جیهانیەکانیش بۆ هیوایم هەمیشە شاد و کامران بن ماڵ ئاوە